بەگومان پشووی هاوینێکی کە لەو دەرفەتانەی کە دەکرێت دایک و باوک بیقۆزێتەوە بۆ ئەوەی منداڵەکەی ئەزمونێکی باشتر وەربگرێت لەو کاتانەی کە لە قوتابخانە بەسەری دەبات. بێگومان ئەبێت دایک و باوک هۆشیارێکی وایان هەبێ، ڕۆشنبیرێکی وایان هەبێت کە بزانن حەزی منداڵەکەیان چۆنە، خولیای منداڵەکەیان چۆنە و هەروەها پێویستی منداڵەکەیان چییە بۆ ئەوی بزانن لە پشووی هاویندا چۆن ڕێنمایی منداڵەکانەکەن و منداڵەکان ئەخەنە ناو چ بابەت و ناو چ خول و هەروە چ فێرگەیەکەوە. بۆ ئەوەی گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەین بزانین ئایا کاتەکانی منداڵان لە پشووی هاویندا چۆن بەسەر ببرێت و پێویستە ئایا بە حەزی منداڵەکە بکرێت یان نەخێر ئەوەی کە دایک و باوک هەستی پێدەکات کە نەقسە بۆ منداڵەکەی و پێویستێتە بۆ منداڵەکەی ئەو بگیرێتە بەر. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین با میوانداری ئاسۆ عەلی محەممەد ڕێنماییکاری پەروەردەیی کە لە سەودە لەگەڵماندا. زۆر بەخێر کاگاسۆ بەخێر بێت. کاک ئاسۆ، ئایا دەکرێت منداڵ بە حەزی خۆی مامەڵی لەگەڵدا بکرێت لە پشۆکانی هاویندایان نەخێر ئەوەی کە دایک و باوک هەستی پێدەکات پێویستە بۆ منداڵ ئەبێت ئەوە ڕەچاو بکرێت و هەنگاوی بۆ بندرێت؟ بەناوی گەورە و میهرەبان سوپاستانەکەم. دەرفەتێکی باش و کاتێکی باش و گونجاوە. وای دەکەم شاڵە قسەکانمان بە چاوەڕوونی بداتە تەواوی دایک و باوکان ئەوانەی کە تەماشامانەکەن بۆ ئەوەی کە بڕیاری دروست بدەن بۆ بەسەربردنی پشووی هاوینی مناڵەکانیان لەم پشووە هاوینە گەرمە سەختەیە کە ڕاستی دۆخەکە زۆر کاریگەری هەبووە لەسەر ناڕەحەتکردن و سەختکردنی. دیارە پشووی هاوین دەرفەتە. ئەگەر تەماشای ناوەکەی بکەین ئەڵێن پشووی هاوین، پشووی هاوین. کاتی خۆی ئەم سیستمی پەروەردەیی لە وڵاتی ئێمەدانراوە، خەڵکی شارەزا دایان ناوە، زانیویانە کە لە هاوینە ئاستی فێربوون دائەبەزێ، گەرمە، ئینسان تااقەتی زۆر فێربوونی نییە. وڵاتی ئێمە بە تایبەتی کە بگەڵێ لەناو عێراقایە لە بەشی ناوڕاست و خواروی عێراق زۆر زۆر گەرمترە، تەنانەت هەندێک لە شوێنەکان بە ڕۆژە هەر نایەنە دەرەوە، یانی لە سەعات لە 3 عەسر بەدواوە ڕۆژ دەست پێکا لە بەشێک لە شارەکان. یانی بەم هۆکارە هاتوون دەوامی خوێندنیان بە جۆرێک ڕێکخستووە لە مانگی نۆوە کە پاییز دەست پێکا تاوەکو کۆتایی بەهار تقریبن یا تا ناوەڕاستی بەهار خوێندن بەردەوامە بێ. هاوین و بەشێک لە کۆتایی بەهاریان کردوتە پشووی هاوین. هۆکارەکە چیە وەکو عەرزم کردن ئەوەیە کە ئاستی فێربوون دائەبەزێ، گەرمە، مامەڵەکردن ناڕەحەتە لەگەڵ ناوەندەکانی خوێندنە و خەرجی زۆری ئەوێ بۆ مۆزوعی فێنکردنەوە ئەو بابەتانە. باش ئێسێمە لە بەرینی شتێکیان پێوترێ پشووی هاوین. زۆر جار دایک و باوک ئەم پشووی هاوینە هاوشێوەی کاتی دەوام درێژ ئەکاتەوە قوتابی لە بری ئەوەی کە 9 مانگ دەوام بکات 12 مانگ دەوامەکە. 9 مانگی هاوین هەفتانە تا پاری 6 ڕۆژ دەوام یەکرد، ئەوە ساڵێک دوانە کراوەتە 5 ڕۆژ دەوام لە قوتابخانە. پشووی هاوینیش 5 ڕۆژ بە هەمان شێوە دێنێرە بۆ دەوام و زەختێکی زۆری لێکات و ئەوانە پێچەوانەکەشی هەیە. یانی هەندێک لە دایک و باوکان هەر کەوتیان پشووی هاوین تەواوی تر بگەڵە دەست لە مناڵەکەی بەرەدا و مۆبایل و ئایپاددا دەستی و ئەڵێ ئیسراحەتم کردو ئیتر لێ گەڕێ و ئینێرێتە کۆڵان و ئەمانە. بەڕاستی ئێمە لە بینی ئەم بە کەم بایەخگرتن لەگەڵ ئەم فشار زۆرکردنە لە مناڵ پێویستە هاوسەنگێک بپارێزین، حەدێکی وەسەط، سنوورێکی ناوەندمان هەبێ، نە ئەوەی پشووی هاوینەکە بە تەواوی فشار لەسەر مناڵ دروست بکە، لەسەر خوێندکار دروست بکە کە هاوشێوەی کاتی مەکتەب دەوام بکە و زەختی لەسەر دروست بێ بخوێنێ، نە ئەوشی بەڕاستی هیچ ئیستیفادەی لێ نەکرێ، هیچ کاتەکە نەخۆزرێتەوە. بۆیە گرنگترین شت ئەوەیە بزانینە مناڵە چی پێویستە، نەقسی چییە، چۆنم کاتە بخۆزینەوە بۆ ئەم نەقسانەی پڕ بێتەوە، بۆی کاتێک کەچێتەوە دەوامی مەکتەب ئەم نەقسانەی نەمێنێ یا گرفتی نەبوو بێ یان هەرغێری مەکتەبیشیانی چۆن ژیانی ئەم مناڵە لە چی نەقسە، بۆ داهاتوو مناڵە پێویستە لە چ بوارێکە بەرەو پێش بچێ، کارامەیە نەرمەکان پێویستە فێر بێت، جۆرە کارامەیەکی پێویستە و نەقسی هەیە، بۆشایی هەیە پێویستە پڕی بکاتەوە. ئەمە بەڕاستی دایک و باوک پێویستە دابنیشن. یعنی ئێمە کۆبوونەوەیەکی خێزانی جددی لە بینی دایک و باوکە پێویستە بۆ ئەوەی کە بڕیار بدەنەوەی ئەم هاوینە چۆن لەگەڵ ماڵەکانیان مامەڵەکەن. کەم پێشنیازەکەم بۆ هەموو خێزانێک ئەم کۆبوونەوەی بکە و ڕاوێژیش بکە بە خەڵکی دیکە. ئەرێ مناڵەکەم بۆچی دەورەیەک بنێرم باشە، ئەرە هەر بینێرم بۆ دەورە باشە، ئەرەم هاوینە چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکە ما بکەم. چکۆ بەڕاستی کات تێ ئەپەڕێ مامۆستایان ئەوە مانگی 6 وا خەریکە تەواوە بێت، لە پڕە بێتە مانگینەوە پشووی هاوینەکە ئەڕوا 3 مانگ زۆر زۆرە. این 3 مانگ کاتێکی زۆر زێڕینە. ئەگەر بە دروستی مامەڵی لەگەڵا بکرێ ئەکرێ مناڵەکە هەم چێژ ببینێ، هەم ئاسوودە بێ، هەم پشوویەک دا ئیستراحەتێک بکە لە زەختێکە لە مەکتەبە لەسەر دروستە بێ، هەم شتیش فێر بێ. ئەگەر ئێمە ئەم خولو با بڵێن پشووە بکەین بە 3 بەشەوەی کە مناڵ تێبەشداریکە بوونە ئەو خولو بابەتانێک کە پەیوەندیان بە تەواوکاری وانەکانی قوتابخانەوە هەیە، بزانین مناڵەکانمان لەوانەیە کە
لاوازە بەشداری خولێکی بەهێزکردن بکە یان ئەو خولانەی کە تەرفیهین وەکو تۆپی پێ و مەلەوانی و کۆمەڵە بابەتی دیکە یان ئەو بابەتانی کە پیشین فێری پیشەیەک ببێ ئیشێک ببێ هەر بەڕاست کامیان باشترە و باسیش دەوە کرێ کاگاسۆ ینی زۆر جار لەم بەرنامەیە ئەو میوانانی باڵماکردن شارەزان باس دەکەن لە هاوینە یان لە پشوەکانە مادەم ناوی پشوە نابێت بابەتێکە بێ کە دیسانە و منداڵ وابستی ئیلتیزاماتی نووسین و سعیکردن و لەبەرکردن و لێپرسینە و ئەمانە بکات چونکە ئەو دانراوە ئەم سێمانگە پشوو بێت نەک ئەم بابەتانە وەربگرێت. سەرنجێکی تەواو مامۆستا قسەیەکی تەواو بەم ئێمە ورتر بە بابەتەکە بڕۆین. ئێمە قاعدەیەکی گشتیمان هەیە قاعدە گشتێکە ئەوەی ئێمە پشووی هاوینە بێ مناڵی سراحەت بکە و زەختی لەسەر نەکەی بەس ئیسیسناشمان هەیە ینی ئێمە هەڵاوێرت کراوە دۆخی هەڵاوێرت کراومان هەیە ئێمە چەند ساڵێکە بەداخەوە لە وڵاتی ئێمە دۆخی بەهۆی بایکۆت و نەبوونی دەوام و بێموچەی و مامۆستا دەوامی نەکردو ئەمانە دۆخێک دروست بووە خوێندکار ئەوەی کە پێویستە لە مەکتەب بخوێنێ خوێندووە حاڵەتێکی زۆر نامۆ دروست بوو من نزیک بە 15 ساڵە لەم بابەتی خولی هاوین و دەوراتە هەم بڕاب کە هیچ ساڵێکم وەکو ئەم 2 ساڵە نبینیوە بەڕێزان ینی خوێندکار پۆلی 6 نازانێت بخوێنێتەوە هەر خوێندنەوە بە حونجەش ناتوانێت بخوێنێتەوە بە حونجە مامۆستایان بڕواکەن کەم خوێندکار لەوانەیە ئەمە تحدایەکی قورس بێ ینی دوایی مەسئول بین لە بەردەمیان کەم خوێندکار هەیە لە پۆلی 5 و 6 خوێندنەوەی ئاسایی بێ نەک ئەنی ئاسایی ئەنیەوەی کە بزانێت بخوێنێتەوە بنووسێ کێشەی نووسینی نەبێ هەڵی نووسین نەکا دەست و خەتی جوان بێ زۆرینەی خوێندکاران گرفتیانە ئیتر گرفتەکە کەم و زۆر کەوتووە هەیە گرفتی زۆر گەورەی هەیە کە ئەو پێویستە ڕاستەخۆ بکرێتنەوە دەوری تایبەتەوە بەس ئەلفبێ پێ بوترێ مەساڵی ڕابردوو لە بەشێکی باش لە پەیمانگەکان ئەمە هەبووە خۆمان گروپمانەوە بەس ئەلفبێمان پێوتووە پۆلی 6 و 7 بەڕێزان ئەلفبێ پیتەکانی مەکتەب ئەم ساڵی شەمانە ئەمە گرفتی گەورەیە من لە ڕابردوو ئەمەم نبینی مامۆستایان ینی ئەمە نەبووە ئەسڵەن لە ڕابردووە ئێمە مەنهەجی مەکتەبمان هەر نەخستنەوە دەوراتەوە لە ڕێکخراوی قوتابیان دەوراتمان هەبووە مەنهەجی مەکتەبمان هەر نەخستنەوە دەوراتەوە شتی دیکەمان پێوتون بەس ئێستا دۆخەکە وای لێ هاتووە چارمان نییە ینی ئێخۆ لە مەکتەب تەواوی نەکا ئێخۆ بێت تاواکاریەکە بێ بۆی گرفتەکانی مەکتەبمان بۆ چارەسەر بکاون نیە بەتایبەتی لە بازنەی یەکەم بەتایبەتی بازنەی یەکەم چیە پۆلی 1 2 3 ئەگەر لە بازنەی یەکەمە گرفتی خوێندن و خوێندنەوە گرفتی ناسینی پیتە ئینگلیزی و کوردیەکان گرفتی ناسین و خوێندنەوەی ژمارەکان کۆکردنەوە و لێدەرکردن لەگەڵ تەلەبەکە گەورە بێ لەگەڵ خۆی ئەم گرفتە ڕابکێشێ بە بازنەی دووەم بڕوا بکەن تا مەکتەب تەواوە بێ تا قۆناغی خوێندن تەواوەکە بۆ پۆلی 12 کاریگەری لەسەرمێنێ یاکرێ خوێندکارم شتانە نەزانێ ئەمە با وەکو حاڵەتە هەڵاوێرت کراوەکە ئەمە بخینە ئەولاوە لەسەر و ئەمەوە ئەگەر خوێندکارێک گرفتی مەکتەبی نەبێ لە مەکتەب نمرەکانی باش بن بۆچی ئێنێرن بۆ دەوری مەکتەب منەوە بەدایک و باوکەڵەمیانی بناڵەکەمان لەیس دەرسەکان نەکەوتوە سپاس بخوا خوێندن و خوێندنەوە و نووسین و ئەمانە گرفتێکی نییە لە پۆلی 5 بنم لە 5 بناڕەتیە عەربی ئەوەی کە پێویست بە دەیزانێت لە پیت و وشەی سەرەتایی ئینگلیزی و کوردی گرفتێکی نییە مێنێرن بۆ خوێندنی مەکتەب بنێرن بۆ دەورێکی زمان مثلا بۆ زمانی ئینگلیزی بنێرە بۆ زمانی عەربی بنێرە بۆ دەورەیەکی کارامەیی بابەتی پەیوەندیەکان بەرەو پێشبردننی توانەکانی خۆی کەمە بۆ تەمەنی گەورەتر باشتر بێ ڕەنگە ینی بینێرە بە دەورێکی پەروەردەیی کە سوپاس بخوای مەسە چەند ڕێکخراوێکی پەروەردەیمانەیە کە دەوری پەروەردەی مناڵێنەوە بینێرە بۆ دەورێکی حفظی قورئان بابەتێکی پەروەردەیی و دینی بخوێنێ ینی چه گرفتێکی هەیە مادەم گرفتی لە مەکتەبانی ئەمما ئەگەر گرفتی لە مەکتەبا هەیە هەوڵ بدرێ ئەم ساڵ بنمونە ئەم ساڵ بنێرە دەورێکی مەکتەب بۆ ئەوەی ئەم ساڵ گرفتی مەکتەبی چارەسەر بێ ئەو جا لە کاتی مەکتەبا مەهێڵن دوا بکەوێ بۆ ئەوەی ساڵی داهاتوو بچێتە دەورەیەکەوە کە بەدەر بێ لەم ئیلتیزاماتە قورسە بەڵێ وایە بەڕاستی مناڵ ناحقینی بێزار بێ ئەی تۆ لە مەکتەبا لە کاتی پشووی لە کاتی دەوامی ئاساییە دەرسی مەکتەب بخوێنێ لە کاتی پشووی هاوین شەب هەمان شێوە دەرسی مەکتەب بخوێنێ هەرچەندە ڕاستیەکیش هەیە پشووی هاوین حاڵەتێکی جیاوازی هەیە بۆ مانایکە ئەو شوێنانی کە دەوری لە هێندێک بابەتی تەرفیهی و چوونە دەرەوە ئەمانی تەیە مناڵ کەمتر بێزار ئەبێ لەوانەکان یا بە پوختتر ئەخوێنرێ بەڵام گرنگترین شت ئەوەیە مامۆستایان وەکو عەرزم کردن ینی ڕەچاوی دۆخی هەر مناڵێکی جیاواز بکرێت جاری وایە خوشک و برایەکمان هەیە ئەم خوشک و برایەکیان پێویستە بچێتە دەوری مەکتەبەوە یەکیان پێویست ناکات بچێتە دەوری مەکتەبەوە حاڵەتەکەیان جیاوازە ینی ڕەچاوی دۆخی تاک بە تاکی کەسەکە بکرێت یەک دۆخی چۆنە پرسیار بکرێت لە مامۆستاکانی لە مەکتەبە حتمما دایک و باوکان پێشتر هەواڵیان پرسی و ڕۆشتون و هاتوون ئەزان دۆخی تا چ ڕادەیە باشە یا خراپە دوای ئەوە بەراوردی بکە بە هاوتەمەنەکانی خۆی ئەم خوێندکارەمان پۆلی 3 بنەڕەتیە هاوتەمەنەکانی خۆی ئاستیان چۆنە ئەگەر ئاستیان وەکو ئەم وایە زۆر گرفتمان نییە ینی دیارەوە ئاستێکی گشتیە و بەگشتی بەم حاڵەتەمە هاتوو ئاساییە بەڵام ئەگەر ئەزان مناڵەکەی تۆ جیاوازە لە مناڵەکەی تر لە مناڵەکانی دیکە ئاستی دابەزیوترە نزمترە خواردترە لەوانی دیکە بەڵێ بەڕای من بنێردرێ بۆ دەورەیەکی دەرەوەی ئەوەی کە جەنابەت باس کرد ئێمە دەورەمان هەیە بۆ کاراکردنی جەستە تۆپی پێیە تێنسە مەلەوانیە ئەمە بەڕاستیلانێکی زۆر گرنگی مناڵە بە تایبەتی تا پۆلی خوار 6 بنەڕەتی ئەم جەستە پێویستە لەم تەمەنەیە بەڕاستی پتە و بکرێ
پێویستە بە کۆمەڵێک ڕاهێنانی چاک ڕابێ بۆ ئەوی تەمەڵ نەبێت چونکە ئێمە ئەو خواردنەی مناڵ دەیخوا و پزیشکان باشتر دەزانن ئەو خواردنەی مناڵ دەیخوا ئەو هەوایی هەڵی ئەمژێ ئەو مۆبایل و سوشیال میدیا و ئایپادی کە پێیەتی تەواو مناڵی وەڕ کردووە وەڕەگەر کەلیمەکە دروست بێ بەکاری دێنم ینی بۆیە ناردنی بۆ دەورەی وەرزشی بۆ دەورەی چالاکی جەستەیی شتێکی چاکە خولمان هەیە بۆ چالاکی هزری کۆمەڵێک بابەتی تایبەتمان هەیە بۆ چالاکی هزری مناڵ لایانی مێشتی مناڵ کە ئەمەش بۆ خۆی بابەتێکی تری گرنگە ئەکرێگرنگی پێ بدرێنی خولمان هەیە بۆ باشکردنی کارامەیەکان کە زمانێکێکە لە کارامەیەکان هەرکو چۆن وەکو پێشتر ئاماژەم پێدا خولمان هەیە بۆ لایانی پەروەردەی کاکە تۆ زانی مناڵەکەت سوپاس بخوا لە چاو ئاواستەکانی زمانەکەشی گرفتی نییە لە ڕووی جەستەیە و گرفتێکی نییە فریانە کەوتوی تۆ لایانی پەروەردەی پێ بڵێ ناکرێ مناڵێک لە پۆلی 34 بێ نەزانێ قورئان بخوێنێتەوە ئێمە گەلێکی مسلمانین ئێمە ئاینێکمانەیە کە ئاینی ئیسلامە واجبیەکە لە سەرشانمان لە مناڵیەوە شت بە مناڵ بڵێن شتێکی سێرتان پێ بڵێن مامۆستا ئێمە کولتوری حفظی قورئان تازە هاتووە لەمان بەداخەوە ینی بە خۆشحاڵیەوە کە هاتووە بەداخەوە کە درەنگ هاتووە ینی ئەو چەند ساڵێکە بۆ ئەم ڕێکخراوانی کە دروست بوون بە تایبەتی دەستگای ڕۆشنبیری نووری حیکم و ئیقرا و هاوشێوەکانیان و دوای کۆمەڵ ڕێکخراوی دیکە ئێستا مناڵ بینین پێش 10 ساڵ حفظی قورئانەکە جارانەمە زۆر نامۆ بوو خۆتان نەزانن جماعتێک هەن هۆزێکن عشرەتێکن شەنقێتیەکانیان پێڵێن شەنقێتیەکان کۆمەڵێک زانای زۆر گەورەیان هەیە بەڕاستی پیاوی زۆر گەوری ئومەتیان تایە ئێستا حاڵی حاضر کە ڕۆڵی گەورەیان هەیە لە کای دینی و بانکخوازی و حتا سیاسی و ئەمانەیە لە دەروبەری مۆریتانیا و کیشوەری ئەفریقا و ئەمانن ئەڵێ لە مناڵیە کە مناڵەکانیان ینی بچووکە هەندێکی هەردایان خەنە زیندانەوە سجنیانەکەن حفظ نەکەی نایبێت دەرەوە ینی ئەوەندە کولتورە لەلایەن کولتور ئەمە زۆر کاریگەری هەبووە لە سەریان چکە حفظ لە مناڵیە ئەوەنیە ئەڵێ العلم في الصغر كالنقش على الحجر منی ئەڵێ زانست لە مناڵیە وەکو نەخشی سەربەرت وایە کاریگەری هەیە ئەمان ئاواکەن ئاو مامەڵاکەن لەم ڕۆژانە یادەوەری پیاوێکی گەورەم خوێندەوە یەکێک لە پیاو گەورەکان ئێستا کەسایەتێکی گەورەی هەیە و لە عالەمی ئیسلامیە هەیە قسەیەکی تیا بوو زۆر سەرنجی ڕاکێشام ئەڵێ باوکم بە جۆرێک مامەڵی لەگەڵا ئاکردین ئێمە پشووی هاوینمان نەبوو کە پشووی هاوینش تەواو بوو لە مەکتەب تەواو بوو هات دەرسی شەرعی پێوتین من ناڵێم ئەوەندە زەخت لە مناڵ بکرێ بە تایبەتی لەم دۆخا بەس ئەو خێزانانەی کە ئەزانن مناڵەکانیان توانای زیاتری هەیە کە ئەزان مناڵەکانیان ئەکرێک پیاوێکی گەورە ئافەتێکی گەورەیان بۆ کورد بۆ مسلمانان لێ دەربچێ قیچێکە بە بیان نێرنە دەوری تایبەتەوە بە تایبەتی بابەتی پەروەردەی و ئاینی باشە کاک ئاسۆ لەوانەیە هەندێک خێزان لە ئێستادا و کۆزانین موچە نییە لانی داراییان باش نەبێت نەتوانێت مناڵەکەی بنێرێتە خولێکی باش و خولێکە منداڵەکەی حەزی لێ بێت لە ماڵەوە ئینتەرنێتی هەیە و ئاپاتیشیە چۆن بتوانێت سوود لەم دوو بابەتە ببینێت کە لە ماڵەوە هەیەی لە کاتێکدا کە ناتوانێت منداڵەکەی بنێرێتە خولێک ڕاست خۆی بەداخەوە هەرچی باز دەکەی دوای ئەڵێ هەموو ڕێیەکان نەسنەوەبانە هەموو ڕێیەکان دێنەوە سەر بابەتی دارایی و دۆخی دارایی ڕاستە بەڕاستی دۆخی دارایی زۆر سەختە ینی کەم ساڵم بینیم ئەوەندە خەڵک کەم بچێ بە خولی هاوین بە حکمی ئەم دۆخە و خەڵکیش حقێتی ینی تاوەکو سکی برسی بێ مناڵ چۆن بنێرێ بۆ دەوڵەت ینی بەداخەوە بەڵام بەدیل هەیە جێگرەوەمان هەیە ئێمە بۆ نمونە ئێمە لە بەشێک لە مزگەوتەکانە خولمان هەیە پارە وەرناگرن ینی یا شتێکی ڕەنگە زۆر ڕەمزی وەربگرن هەندێک لە ڕێکخراوەکان پارێکی زۆر ڕەمزی وەرەگرن ئەمە ئەکرێ سوود لەمانە ببینرێ کە بەداخەوە من لە دوو کەوانە حەزەکەم ئەوە بڵێم هەندێک لە شوێنە پەروەردەیەکان هەندێک لە دامەزراوە و پەیمانگەکان بەڕاستی ئیستیقلالی خەڵکیان کردووە پارێکی زۆر بێتام لە خەڵک وەرەگرن دەورەیەک و $600 $700 زۆر بێمانە ینی ئینجا چی پێڵی لەو خەڵکی تر زیاتر ینی قیچێکا پاری خۆتی لێوەرگرە قازانجی لێ بکە بەڵام نە ئەوەندەی بیقۆزیتەوە بێتامی بکەی ینی بازارەکە تەواو پشێوێنی زەخت بکەی لەسەر خەڵک و هاوڵاتی ئیتر ئەوی ژوە ئازانێن بەداخەوە دوێنایەکەی ینی تا گرانتر بە چاکتر وان نییە تۆ هەمان مەنەجی پێڵی مامۆساکە هێمان هاوشێوی مامۆساکەی تۆیە خۆ مامۆساسی بۆن تۆ ئینگلیزی پێڵی ئاستی مامۆساکە کاکە بیتووە سیوەنە تاوای تو خۆدەوە زیاتر چیە ینی ئێمە مامۆسای پەیمانگایەکی تری شوێنێکی تری شەرمە شێوەیە بەڵام وێنەیەک دروست بۆ بەداخەوە تا گرانتر بێ گرنگی زیاتر بێتە لە بەکاترێ ئەو لەناو دوکانە حەزم کردەوە بڵێم بەڵام وەکو بەدیل وەکو جێگرەوە ئایپاد مۆبایل بەڕاستی ئەگەر ئینسان وریانە بێ نەک ئەبێتە جێگرەوە هەر وێرانیەکە هەر جێگەکە وێرانەکە لە شوێنی خۆیان ئەو دایک و باوکانی کە پشت بە ئایپاد و مۆبایل ئەبەستن بۆ دەورەی ئۆنلاین یا بۆ کۆنتڕۆلکردنیان بۆ هەندێک بینینی بابەتی یوتیوب بەڕاستی پێویستە زۆر وریاتر بن لەو دایک و باوکانی کە ئێنێرن بۆ دەورە من ناڵێم ئایپاد لە مناڵ پسەندێ بە تەواوی چونکە 0% مان نییە ئێمە دۆخێک دروست بۆ ناکرێت 100% لێ پسەنیانی بەڵام ئەکرێ کۆنتڕۆل بکرێ ئەوەندەی کە ئەتوانن ناتوان کۆنتڕۆلی بکەن مەیدەنێ بەرگەی فشارەکەی بگرن بەرگەی زەختەکەی بگرن بڕا بکەن مامۆستا ئەو ڕۆژە کچێک هاتۆ بۆ لامان نی باوکێک کچەکەی هێناوە بۆ لامان کچەکەی پۆلی 5-6 بنەڕەتیە باشە ئیتر ئەوە سەیری کرد قسەمان لەگەڵا کرد بە هەڵجا بێدایەوە ئەم کچە هیچ مشکلەیەکی نییە هیچ نەخۆشیێکی مێشکی نییە ئەم کچە بڵێ نەخۆشە داونە ئۆتیزم کەسێکی ئاساییە لەبەر ئەوەندە ئایپادی بەکارهێناوە
ئایپادی بۆ کڕیەوە باوکی زۆر نازی هەڵگرتەوە زۆری خۆش دەوێت ئەوانە ئەوەندە ئایپادی بەکارهێناوە لە مەکتەب تەواو ئەوگەڵ ئەوە بووە بڕابکەن وەڵامدانەوەشی گرفتیە بوو من پرسیارم لێ کرد وتم چەندی ئایپاد بەکارهێنین لە ڕۆژانە وتی ئێواران کە ئەچمە دەرەوە یاری بەکاری نایەنم ئەوێ بڵێ چەند بەکاری نایەنی یعنی ئێوارانە سێ دەرەوە 2 ساعت کاکە 2 ساعت گریمانە سێ دەرەوە هاتە ماڵەوە نانەخوا ئایپادی بەدەستەوە تا ساعت 3 شەو سێ بەرەبەیان 3 شەو نییە دوایی بەیانی ساعت نیۆڕۆ بۆ نەپێش نیۆڕۆ کاڵاسی دووبارە ئایپادەگرێ بەدەستیەوە تا ئێوارە ئەمە نەک جێگرەوە نییە نەک بەدیل نییە نەک ئەڵتەرناتیڤ نییە ئەمە وێرانکەرە ئەمە بۆگەڵێ مناڵەکە تەواو وێرانەکە لە ڕووی مێشک و جەستە و هزر و تەرکیز و ئەمانی هەمووی وێرانەکە ئەگەر دایک و باوک بتوانن کۆنتڕۆڵی مناڵەکانیان بکەن بۆ شێوازی بەکارهێنان کاکە 2 ساعت ڕۆژ ساعتێ شەو مەثەلەن یعنی ئەوە سەیری چیشەکەی بزانم کە سەیری چیەکەی ئێستا تەکنیکێکە کە کۆمەڵی ڤیدیۆتوانی بۆی داونلۆد کرد لە یوتیوبەکەیە ئینتەرنێتەکە بکوژێنیتەوە بۆی بە بویستی خۆی ئینتەرنێت بەکار نهێنێ چونکە ئەوەندەی ئینتەرنێت لە پڕ ئەڕوا خۆتان شارەزانیانی یوتیوب کیتسەیە کە ئەویش بۆ مەزانیاریتان یوتیوب کیتسیش هەر گرفتی هەیە حەزەکەم کاتی تر لەگەڵ خەڵکی شارەزا قسەی لەسەر بکەن ینی یوتیوب کیتسیش ڕاستە بۆ مناڵانە بەس کۆمەڵێک ژەهریتیایە کە بۆ ئێمەی مسلمان زۆر گرفتی گەورەیە ینی بابەتی هاوڕەگەزخواز بازی و کۆمەڵێک شتی دیکە گرفتی گەورەیتیایە بەرحاڵ ئەمە ئەوە بڵێم ینی ئەو دایک و باوکانەی کە مناڵ نانێرن بۆ دەورە لە بەردۆخی دارایی بۆ ئەمە ئەگەر ئایپاد و مۆبایلی ئەدەن بەدەستەوە ئەبێ زۆر وریایی بن ئەگەر ئەتوانن ڕایان بێن بە مۆزوعی کتێب وعدیان پێ بدەن هەفتەی جارێک بیان بەنەدەرەوە بۆ پارک و یاریکردن بۆ ئەوەی لەگەڵ کتێبەکە یا ڕابێن ئەگەر بکرێ بیان نێرن بۆ دەوری پەروەردەی دەرسی پەروەردەی لە بەشێک لە گەڕەکانە بەتایبەتی لە دەروی شارە گەورەکان بەداخەوە ناو شارە گەورەکانە ڕێگە نادرێ یا کەم بۆتەوە لە دەروی شارە گەورەکان دەرسی پەروەردەی هەیە ناوەندی پەروەردەییمان زۆرن کە ئێمە پارێکی زۆر ڕەمزی وەرەگرن هەرلانی کەم بابچنەم شوێنانە هەرلانی کەم بابچنەم شوێنانە بە مناڵ لەگەڵەوەنی مناڵ بە ئیش بەڕاستی لە پشووی هاوینە لەم دۆخەیە چونکە کە بێ ئیش بوو ئەڵێ بێگاری لە بێکاری باشترە کوردەوە یاڕە شەڕ لە بەتاڵی باشڵێ بێگاری لە بێکاری باشترە یعنی تۆ بچی بێگاری بە کەسێ بکەی لەو باشترە کە بەتاڵبی بێکاربی کە بێ ئیش بوو جێگرەوە خراپەکان دێنە پێشە جێگرەوە خراپەکان هاوڕێی خراپن کۆڵانی لاڕێ و بێ کۆنتڕۆڵن مۆبایل و ئایپادی بێ سنوورن کە ئەمانە گرفتی گەورە بۆ مناڵ دروستەکەن ئەگەر کەسێک دایک و باوشێک ناتوانێت مناڵ بۆ ئەو دەورە گرانانە یا بە ئەو دەورە هاوینانە بنێرێ ئەکرێت جێگرەوەکانی تر ڕەچاو بکە کەمتر لێ خولەکمان ماوە تا چەند چاولێکەری بابەتێکی خراپە مناڵی براکەی من لە فڵانە خولە مناڵی دراوسەکەی ئێمە پاسێتە بەردرگا و ئەڕۆ بۆ خولێک ئیتر بەبێ ئەم دایک و باوکە بزانێ ئەم ڕێکخراوە ئەم ناوەندی کە ئەم خوری کردێتەوە ئیشی چییە کار لەسەر چێکە هەر پارە خواردنیان بە فعلی ئیشێکی بۆ ینی چۆنەڵێ زانستێکی پێبەخشیوە تا چەند ئەم بابەتانە ینی چاولەکەری و ئەوەی دایک و باوک بزانێ ئەم ڕێکخرا و ناوەندانە خەریکی چین گرنگە بەڕاستی ئیشی لەسەر بکرێت مامۆستا من ئەمانەتێک لای تۆ دانێم ئەڵێ مامۆستا ئەگەر لەم ئەمانەتێ بێ منە زۆر باشی پارێزی بۆچی چکۆڵی ئەمانەتی و تازە من ئەمینم وە بێ ئاگەم لە ئەمانەتەکە بەیانی مناڵ گەورەترین ئەمانەت لە دایک و باوک گەورەترین ئەمانەتی سەرزەوی لە دایک و باوک و مناڵەکانیانە هەرچی هەبێ ئەم دایک و باوکە هەر بڕوانامەیەکی باڵای هەبێ هەر پارەیەکی گەورەی هەبێ هەر دەسەڵاتێکی دوو بگەڵێ بێسنووری هەبێ مناڵەکانی نەیتوانی بێ کۆنتڕۆڵیان کە نەیتوانی بێ وەکو پێویست پەروەردەیان کە ئەو دایک و باوکە وەکوی مفلیس بێ وەکوای فلاسی کرد بەیانی بۆ ئەم ئەمانەتە پیرۆزە بۆ ئەم ئەمانەتە مەزن و گەورەیە بەڕاستی پێویستە دایک و باوک خەم بخۆن ناڵەکانیان بۆ چوو ئێنێرن نابێ ئەکرێیەکێ لە ڕێگاکان ئەوە بێ مامۆستا ئەکرێکی لە ڕێهۆکارەکان ئەوە بێ کە ئەم شوێنە لێت نزیکە بۆ ئەم ناڵەکە زۆر لە پاسان نەمێنێتەوە بۆ ئەوی زۆر ناڕەحەت نەبێ بۆ ئەوی زمانی ئەوە بکەی کە پاسەکەی بەتەنیا نییە چونکە خۆتان دەزان دنیا چی لێ هاتووە یانی بەڵام ئەکرێ ئەمە یەکێ بێ لە هۆکارەکان نابێت تاکە هۆکار بێت تەنیا لە بەروی خزمەکەی ئامۆزاکەی دراوسێکی ڕۆشتۆ بۆ شوێنێک ئەمیش بەبێ پرسینەوە نا بڕۆ ئەو شوێنە پرسیار بکە لە قەنەعەتی ئەو خەڵکە بڕوانە قسەیان لەگەڵا بکە لە زۆرێک لە شارەکانە مامۆستایان ڕێکخراوی تەبشیری هەیە تا ئێستا ڕێکخراوی تەبشیری مەسیحی بە ناوی خولی بە بەرامبەری ئینگلیزیەوە دەرز بە مناڵەڵێ لە سلێمانیشە هەیە ئەم حاڵەت ئێستا شەیە باشە خەڵکی ئینگلیز دێن بە بیانی هێناوێن دەرسیان پێڵێن ئەم ڕێکخراوانە لێیان ورد بەرەوە باگراوندی تەبشیریان هەیە پارێکی زۆر ڕەمزیان داناوە پارێکی زۆر ڕەمزیان داناوە لە مناڵ وەرەگرن ڕەنگە بەندێکیان بێ بەرامبەر بیکەنەوە دایک و باوک تەنیا لە بەرەوەی ئینگلیزیە تەنیا لە بەرەوەی خەڵکی بیانی دەرسی پێڵێ ئیتر ناچێتە وردەکاریەوە بزانێ ئەمە چیە چۆنە کەمە گرفتی گەورە بیسەکە ڕەنگە لە نزیکمەوەدا گرفتی نەبێ بەس ژەهرێکە ڕێژێ ژەرێکە خاتە نوێشتی ئەم مناڵەوە لە داهاتووە کەمانە بەشێکیان فەندیان هەیە بە خۆشحاڵی بەشی لە فەندەکانی نەستە بڕاوە لەسەر دەمیداری ترامپا لە داهاتووە ئەم ژەهرە کاریگەری خۆی دروستەکە بۆیە بڵێ زۆر گرنگە ئەو شوێنەی کە مناڵەکەی بۆ ئەنێری پێش هەموو شتێک بەڕای منیانی لە ڕووی پەروەردەیی ولی ئەمین بی
لی دڵنیا بێ دوای پەشیمان نەبیتەوە ئەو جا بزانین لە ڕووی زانستیەوە ئەو جا بزانانی ئایا ژینگەی ئەو شوێنە ژینگەیەکی دروستە مامۆستاکانی مامۆستای ڕاهێنراون ڕابردوو باگراوندێکی باشی هەیە کە خەڵک فیدباکی باشی بۆتی بێتەوە دوای ڕەچاوکردنی هەموو ئەم خاڵانە بڕیار بدە ئەمانەتەکەی خۆت ڕادستی ئەو لایانی بەرامبەر بکە کۆتا قسەم ئەوەیە وێڕای ئەم هەموو وردەکاریە چاودێریشی بکە ئیناکرێ مناڵ دوێنی تو لێگەڕێ دەستخۆش ئاسۆعالی ڕێنماییکاری پەروەردەی سوپاس بۆی لەم دەرفەتە لەگەڵمان بوویت. دەستخۆش.